ساتی دروستبوونی لافاوەکەی گەڕەکی هەولێری نوێیە کە بە ماوەی تەنها یەک خولەک ئاو دەگاتە نێو ماڵەکان. لەگەڵ بارینی بارانی ئەمشەو هەر یەک لا گەڕەکەکانی تەیراوە و حەوتی نیسان و ناحیەی بەحرکە و لەنگا لافاو دروست بوو. ئاوی لافاوەکە چوویە نێو ماڵەکانەوە و زیانی مادی بربەشێک لەو ماڵانە کەوت. هاوڵاتیانیش نیگەرانن لەوەی ساڵانە دیاردەی دروستبوونی لافاو لە هەولێر دووبارە دەبێتەوە و چارەسەری بنبڕی بۆ ناکرێت. ئەمە ساعت 8 خەبەریان دامێ کە هاتم تەمەشام کرد ئاو لە کۆڵانی زۆر هەبوو ئاو هەستا بوو گوتیان لە ساعت 7 ئاو هاتە ماڵێ چاو بە خۆیان بە ئاگا بوون ئەو کاتی یعنی بەڵام هیچ شتێک بەس خۆیان چوونە تابقی سەری ئەوەی لە خوارد بوو ئەشیا هەمووی بێکەڕک بوون چونکە ئەو ئاوی لافاو تەبعاً هەمووی قوڕاوە مافور و قەنەف و ئەوە هەمووی بێکەڕک بوو. من دەرەوەم خۆیان دەکردەوە جۆگەکان لەبەرەوەی تۆزە ئاو هەبوو دەقەیە هاتمە ژوورە و لە کامێرەکان دیتم ڕێک ئاورێ یعنی بەیەک دەقە بوو لافایەکی زۆر هات بەهۆی ئەو خەندەقانەیە کە دروستیان کردەوە بزانم. زیانەکان بۆ ماڵی جەنابتان چی بوونە و بە دیاریکراوی چەند زیانتان بەرکەوتووە؟ بزەبت نازانەوەی دیارە جار هەر مافروش شتەکانەوەی کە لە عەرزە بزەبت دیار نییە چکە هەمومان تۆزم شەوەش بووینە ڕاستی. هاوڵاتیەک لە ساڵی 1996ەوە لە گەڕەکی تەیراوەی هەولێر نیشتەجێیە. دەڵێت ساڵانە لەگەڵ دەستپێکردنی باران ترس و نیگەرانی لای دانیشتوان و کاسبکارانی ئەو گەڕەکە دروست دەبێت. لە 96ەوە من ماڵمان لێرەیە طبعاً وەچی دەبتە دستان و باران و هادەباری وەزعکە زۆر خراپە ئەرێوەڵە قۆڵە زیاتر لۆی ئاوەکە خردەبتەوە و مەزرایەکان دەجێن و ئەو زبر و زارە هەموو دەستنە ئەو مەزرایانە ئاوەکە هەڵدەستی تەیراوە چەند ساڵە لە قەدیم و زەمانەوە ئەوەکە هات وەڵە تەسیری لما کرد من لە ئاخیرێ من کۆڵانێ ئەوە زانی چییە ئەوە تۆزە بڕێکی قوولە ئەوەکە لێ خڕ دەبێت تەسیر لە ئەو ماڵا دکێ مەسا مالی منە و مالی جیرانی من دکێ ئەوە سەد دروستکردن بەیانی هەموو ئەوەکە هاتە ژوورێ ئەرێ وەڵە ینی زۆر بۆیە قوڕە و سەیری بکە ئەوە تەسویری کە بنێت چۆنە حەمدڵە سلاماتە بەس قوڕەکە ئەوەکە ئێمە ترسن ئەو خوانیان بڕۆخە یعنی هەر ئەوەکە بێ بەردەوام بێ داوامە لە حکوومەت هەیە ئەوە تۆزێ یانە عیلاجێکی بۆ بکەن ئەو چاڵە یان پڕ بکرێ یان بنێت چا عیلاجێکی چییە ئەوە نەزانم. سەرەتای دەستپێکی وەرزی بارانە بە قسەی دەستگا پەیوەندیدارەکان بێت ئامادەکاری و ڕێوشوێنی خۆپارێزی بۆ ڕوونەدانی حاڵەتی نەخوازرا و بەهۆی لافاوەوە گیراوەتە بەر بەڵام هێشتا ئەو دڵنیایی تەواوەتی بە هاوڵاتیان نادات لا دووبارەبوونەوەی ڕووداوەکانی کۆتایی ساڵی 2021 ترسیان هەیە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.